گوڵ باخەم کاتت باش ئامادەبوونی وەزیرەکە بەڵێ بە تەواوەتی ئەوە سبەی بەشداری لە کۆبوونەوەکە دەکات چونکە پێشتر سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمان گفتوگۆیان کردووە بەپێی بەرنامەی کار وەزیرەکان پەیوەندیان ئامادە بن لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان. ئێستا دوو لیژنەی تەندروستی و لیژنەی بڵێن سامانە سوشەکان پیشسازی و بازرگانی راپۆرتی کۆتایی دەنووسن بۆی کەوا سبەی بەپێی ئەو راپۆرتە گفتوگۆ لەبارەی گرانی نرخی شتومەک و کاڵا و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان بکەن. لەگەڵ ئەندامێکی لیژنەکە زیاتر گفتوگۆ دەکەین. دکتۆرە گەلاوێش ئەم کاتت باش. راپۆرتەکەتان نووسی هێشتا گفتوگۆی لەسەر دەکەن؟ راپۆرتەکە نووسراوە بەڵام پێداچوونەوەی پێ دەکەین، گفتوگۆی لەسەر دەکەین بۆ زیاتر چەسپاندنی خاڵەکان. هۆکارەکان چی تا دیاری کردو بۆ هۆی گرانی نرخی کاڵا و شتومەک لە بازار؟ بەڵێ خۆی گرانبوونی نرخی کاڵا و شتومەک تایبەت نییە بە هەرێمی کوردستان، گرانبوونێکی جیهانیە، لە هەموو جیهان نرخی کاڵاکان گران بووە بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهان و هەروەها ڕوودانی چەند جەنگێکی سیاسی لە وڵاتانی بەرهەمهێن کە وەکو رووسیا و ئۆکرانیا ئەمانە هەم بوونە هۆکار بۆ بەرزبوونەوەی نرخی خواردەمەنی و نرخی کاڵاکان و هەروەها نەمانی ڕێکارەکانی کۆرۆناش ئەوەش بووە هۆکارێکی تر بۆ بەرزبوونەوەی نرخی کاڵاکان لە هەرێمی کوردستان. پێشنیازەکانتان چین بۆ دابەزاندنی ئەو نرخانە چونکە بەشێک لە هۆکارەکان لەوانە پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقەوە بێت؟ بەڵێ چەند هۆکارێکی تریش هەیە بۆ بەرزبوونەوەی نرخی خۆراک. ئێمە وەکو لە هەرێمی کوردستان دەزانین ژمارەی دانیشتوان ڕوو لە زیادبوونە و بەکاربەریش ڕوو لە زیادبوونە، ئەوەش هۆکارێکەوە. هەروەها ڕوودانی کارەساتی سروشتی وەکو وشکە ساڵی، ئەمەش هۆکارێکی ترە کە کاریگەری کردوتە سەر ڕێژەی بەرهەمهێنانی گەنم وە خۆراکەکان و کشتتوکاڵیەکان، ئەوە هۆکارێکی ترە. هەروەها چەند ڕاستپاردەیەکمان پێشکەش کردووە حکوومەتی هەرێم و کابینەی نوێم لە پلانی دابووە کە لە بۆ دابەزاندنی نرخی خۆراک و هاوسەنجیەک لە بۆ هاوڵاتیان چەند پلانێکی داناویەک لەوانە پێش چەند مانگێک نرخی باج و ڕسوماتی هەڵگر لەسەر چەند کاڵایەکی خواردن وەکو ئاردوو ڕۆن و شەکر و ئەو کاڵایانێک کە سەرچینە ڕۆژانە هاوڵاتیان بەکاری دەهێنن و پێویستە هاوکاریەکی زیاتر بکرێت بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی بتوانن کارگەی ناوخۆی دابنێن، بەرهەمی ناوخۆی زیاد بکەن چونکە بەپێی ئامارەکان نزیکەی 170 هەتا 80 بەکارهێنانی کاڵاکانمان لە دەرەوەی وڵاتە. ئەمە شتێکی باش نییە بۆ خەڵکی کوردستان بۆ دابەزاندنی نرخ، بۆیە پێویستە هاوکار بێت لە هێنانی کاڵای دەرەوە و دامەزراندنی کارگەی پیشەسازی بۆ خزمەتی هاوڵاتیان و هەروەها لە سنوورەکان هاوکار بێتن بۆ هێنانی کاڵاکان و زیاتر هاوکاری ئەو کۆمپانیا و بازرگانانە بێت کە کاڵای خۆراکی دەینن خواردەمەنی تاکو و کۆنتترۆلی نرخی بازارەکان بکرێتن. بەڵێ گوڵباخ ئەم راپۆرتەیان بابەتی هۆکارەکانی گرانبوونی تێدایە، هۆکاری ناوخۆی، هۆکاری بڵێن دەرەکیش هەیە و لە بابەتی چارەسەرکردنیش کۆمەڵێک پێشنیاز و ڕاستپاردەیان هەیە. سبەی دەیخەنە بەردەم وەزیری پیشسازی و بازرگانی کە لایەنی تایبەتمەندە بۆ بابەتە بۆی کەوا ئەویش بتوان لە ڕێگەی حکوومەتەوە کار بکات بۆ دابەزانی نرخ. هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بوو تاوەکو 26 باج لە کۆمەڵێک ماوەدی خۆراکی وەرنەگرێت، بەڵام ئەمەش بوو بەهۆی بڵێن ڕاگررتنی نرخەکان بۆی کەوا زیاتر بەس بێتەوە، بەڵام قۆرخکارێکیش لە بازاڕەیە. ئەمڕۆ چینە بازار بۆ بەدەراچوون ئاماژێکی زۆریان بۆدا کەوا قۆرخکارێکی زۆرەیە پێویستە ئەو قۆرخکاریەش نەهێڵدرێت. باش هاوکارم هۆشمە سادق لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس.